سەرای سلێمانی بەهۆی بوونی کتێبفرۆشەکانەوە سەردەمانێکە بووەتە ناوەندێکی معریفی شاری سلێمانی. لێرە ناونیشانی جۆرەها کتێب و ڕۆژنامە و گۆڤار بە زمانە جیاوازەکان نمایش کراوە، بەڵام دیاردەیەکی نوێ سەرنجی منی ڕاکێشا و دەمەوێت لەوە بکۆڵمەوە بۆچی ژمارەیەکی بەرچاو لە خوێنەران کتێب و کتێبخانەکانیان دەفرۆشنەوە. زانیم هۆکارەکە قەیرانی دارایی و بێپارەییە. لە حاڵەتەوە بووە بە دیاردە، یعنی لە هەموو شارەکان خەڵکەیە کتێبەکانی ئەفرۆشێتەوە. بەڕاستی ئەمە دیاردێشی ترسناکە، بەڵام ئەم قەیرانە دیاردەکەی زیاد کردووە. باشە ئەسا بۆ نمونە من پار پێرار یان پێشتر وەزبێ کتێبم کە ئەکڕی هەر بۆ حەزی خۆمان فرۆش وەزبێکی تازەمە کڕی، یان هەم بوو دووبارە بوو، یان ئەم خوێندەوەیتر ئیشم پێینە ئەمە. بەڵام ئەم ساڵ ڕاستیەکەی وەزبێ کتێبم فرۆش لەبەری پێویستم بە پارە بوو. ئەوانە شەبوو وتی قەیناکە بمەرێت مامۆستا عەباس کاری دوێمی ڕۆژانەی کتێبفرۆشتنە، بەڵام لەبەر خۆشەویستی بۆ کتێبیش دەکڕێتەوە. مامۆستا عەباس دەڵێت زۆرێک لەو خوێنەرانەی کە کتێبەکانیان دەفرۆشنەوە پەشیمان و وەک بڵێ پارچەیەک لە ڕۆحی خۆیان بفرۆشن وەها غەمدایان دەگرێت. لەو بارێشەوە نمونە و چیرۆکی زۆری بینیوە و بیستووە. هات پارەکەم ماپی بۆم تاڵ کرد و پارەکەم تەسلیم کرد، هەتا ئێستش ماوەتەوە. بە مەراقیەوەش ئێستا پێشم ناخۆشەواڵم تووشی نەخۆشی شەکرەش بوو، شەکرەکەی زۆر زیاد بووە و ئاوا سوتفەیم کردیم نەمناسیەوە ئەوەی زەعیف کرده بوو. پێشتر لاشەیەکی زۆر ئاسایی هەبوو. لەم چەند ڕۆژەشا کوڕێکی هاو وتی مامۆستا ئەو کتێبانەی کە باوکم پێی فرۆشتیت دوو کتێبیتیایە هەدیی منە لە مامۆستایەکم وەرگرتووە داوام لێ کاتەوە. ئێمە ئەڕۆڵەوەی پێ ناخۆشە فەقیرە نازانێت چکە خۆی بۆ حاڵەزان کتێب کڕێتی ئێستا بەسەرەکە بیفرۆشێت و ئەزانێ خانوویکی فرۆشتووە ئەوەی پێ ناخۆشە. لە نێوان ئەو کتێبانەی کە دەفرۆشرێنەوە ئەوانە ژەن کە بە ئیمزای نووسەرەکانیان پێشکەشی کەسێک کراون، هەروەها ئەو کتێبانەش کە تیراژیان لە بازاڕدا نەماوە و چاپ نەکراونەتەوە زیاتر دەبینرێن کە خوێنەران پێیان دەڵێن کتێبی دانسقە. سەرەڕای ئەوانەش لێرە کتێب هەڕاش دەکرێت بەڵام کڕیاری نییە. قەیرانی دارایی بە جۆرێک کاریگەری لە کتێب و خوێنەرەکانی کردووە کە نەک تەنها ناچاری کردوون بۆی کە کتێبخانەکانیان بفرۆشن، بەڵکو کتێبەکان هەڕاش دەکرێن و لەسەر شەقامەکان دەفرۆشرێن. ئیحسان سابیر کەناڵی ئاسمانی پەیام سلێمانی.